لە ئێستادا هەم پاڵەوانی لەش جوانی و پاڵانی کاری دەستیشیت. من بەڵێ بەتەنیاوانێ هەم کاری دەستیشەکەم هەم لێرە باڵەوانشم. من ئیشی دەستیەکەم ئەمانە ئیشی دەستی من ئیشی حرف و مەدالیا و چێکردنە سوچەی کوردانە دەمەە 2015وانێ ئیشی دەستیەکەم ئەمانە یەکێکە کاری دەستەکەم بڕۆژەکانم دەستم کە بە مشۆرە ئیشانە سەرەتانە بیرەوە دەستم بێکرد بە کاری دەستەکانم وردە هەتا فێری ئیشەکە بیت دا فێری شتەکە بیت وردەوەدا ینی سۆر خۆمیایە بیرم لێ کردەوە ئیشێکی ئەوە بکەم هەمووی حەس و خولێ خۆم بوو بەشداری هەموو فێستیڤاڵەکانم ئەکرد و ئاهاتم بۆ ئیفەندەکان و چارەکەکانە بەشداری مەکە ینی مەسۆرم بێخۆش بوو ئەم ئیفەتە جوانە دەنێرەکرایەوە سپاسی ماوەسای یادگارەکەم نێرانە دەستخۆشی دەکەم نێرە هەم باڵەوانندێکیشم کردووە من نێرە یاریزانێکیش بووم سۆرم بێخۆش بوو بۆ دەستوسێکی خۆمان هەم یاری بکەم هەم نێرە ئیشە دەستەکانم دەرخەم بتوانم لەناو خەڵکا دەرکەوم بتوانم لەناو خەڵکان لەسرا بم. واتە لە ئێستادا هەم پاڵەوانی لەش جوانی و پاڵانی کاری دەستیشیت. من بەڵێ بەتەنیاوانێ هەم کاری دەستیشەکەم هەم لێرە باڵەوانشم. من سەعەد و یەم بۆ ئێرە ئەتوانم سەعەد و هاتم بۆ ئێرە بۆ یاریکردن بۆ ڕاضە چونکە ڕاضە دەدروستێکی زۆری ئەوێت ینی خۆت عیلاکەکەی ینی خۆمان و ئەبی بێتەوە سۆر خۆشە ڕاضە شتێکی سۆ شتێکی چاکە هەموو کەس سوودی لێ بینێت. ئیشی دەستەکانیشم و هەم لە جوانیەکەش لە هەردووکیانە حەزم هەردووکیان چونکە ئەمانە هەمووی سەنعاتی خۆمن چونکە نەک بچاناسی بە خۆمەوە بکەم ویمەوەی کاسبی بکەی. من دەمێکە دەستم کە بە یاریکردن بیرم نەکردەوەانە پێم خۆش بوو ئیشی دەستی بکەم ینی ئەم باڵەوانیە جوانە نێرە ینی پێم خۆش بوو هەوڵێکی ئاە لەگەڵ ئێمەیا و دەخەم خۆی ئێمە بوون. کام کاری دەستیت لە هەمووی زیاتر پێی سەرسامی خۆشت دەوێت؟ زیاتر ئەم ئیشە دەستیانە حرفەکانە چێقۆریە شەمەدانە چێکردن و شوێن قەڵەم و شۆ مەیکا بوو ئیشی فوارە و ئەمانە هەموو ئیشی دەستی خۆم بوون ئەمە هەڵگێکە سۆر ینی سەرنجم شووسەوە هەڵسەر ئەم هەڵگا. ئەمانە چی چوتیا بەکارێناوە بۆ دروستکردنی؟ من یەلم و تەختە و بەرد. کێ هانی دای کێ فێری کردی ئەمانە دروست بکەیت؟ ئەم ئیشانە دەک بۆ باوکم سۆر بەشکریان کردم سۆری ئەمەدی منیانە من سۆرم بێخۆش بوو هاوکارێکی ئاوایان کردین یارمەتیانەین سۆرم بێخۆش بوو دایکم باوکەم خۆشکەکانم هەر هەمویان یارمەتی منیانە